شارێکی گەشاوە و گەشە کردوو ئاوەدان بەرهەمی پێشکەوتنی ئەم شارە پێویستی بە سیستەمی لامەرکەزیە. پرۆژەی لامەرکەزی دابەشکردنی دەسەڵاتی کارگێڕی و داراییە. هاوڵاتیان لەسەر پرۆژەی لامەرکەزی ئەویان خستە ڕوو لەم سات و وەختەی ئەمڕۆی هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت جێبەجێکردنی لامەرکەزیەت گرنگە. لامەرکەزیەت خۆ لە هەموو زۆربەی وڵاتەکانی دنیاش هەر ئەو شتە هەیە، یعنی بۆ نمونە ئەمریکا وابزانم هەروایە لامەرکەزیەت لە سلێمانیە جێبەجێ بیان لە هەولێریان لە دووەک لە خزمەتی هاوڵاتیەیە. پێم وایە خزمەت و کار ئاسانیە بێ بۆ خەڵکو من پرۆژەیەکی باشە بەلامەوە ئەگەر بکرێت، یعنی وەکو هەموو زۆربەی وڵاتان کە هەر شارەی ئەبێ بە مقاتعەیەک و ئیداری خۆی و تەنانەت ئابووری خۆی و هەموو شتێکی کاری خۆی لەناو خۆیان ئەکرێت. بەڕێمە شتێکی باش ئێمە نەگەڕێنەوە ئەم داهاتە بەرین بۆ شوێنێک کە ئەو داهاتە بۆ ئەم شارەی استفادەی لێ نەکرێت بچێتە شوێنێکی نادیارەوە، ینی خەڵکی شارەکە محافەزەکە ئیسیفادەی لێ نەکا. بەڕێی من ئەوە ڕوونتر و بەرچاو ڕوونتریی زیاتری پێوە دیارەکە لەسەر ئاسی محافەزە ئەو شتانە ئیقراری کرد لەسەر گرێ و بڕیاری لەسەر بدرێ. لامەرکەزیەت شتێکی قاچاقیش نییە، شتێکی قانونی و یاساییە. لە یاسادا لە سوێژن ئاماژەی پێکراوە، چەندین وڵاتانیش پەیڕەوی دەکەن. ئەو ئێستا ئێمەش نین لەوانەیە بەسڕات داوای کردبێ، شاری ناسرێت داوای کردبێ، ئەمەندە دابڕانە و نەجیابوونەوەیە و نە شێوەیەکە بە تەفسیری خراپی بۆ نەکرێ، زیاتر لە بەرژەوەندی دانیشتوانی دەڤەرەکەیە. ئەم یاسا ناس و مامۆستایی زانکۆ ئەو دەخاتە ڕوو بە جێبەجێکردنی لامەرکەزی دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەرکی مەرکەز و بەشێکی زۆری کارەکان و ڕاپەڕاندنی دەچێتەوە پارێزگاکان و هۆکارە بۆ گەشە سەندن. دیارە لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەم پرسە لە ڕووی یاسایەوە ڕێکخراوە. گە سەیری دەستوری عێراق بکەین کە خۆی لە خۆیە تەشجیعی لامەرکەزیەتی ئیداریەکە کە لە کۆمەڵێک مادەیە باسی لامەرکەزیەتی ئیداری ئەکا بۆ ئەو محافەزاتانەی کە نەچوونەتە چوارچێوەی هەرێمەوە و هەروەها خۆی دەستوری عێراقیش بە شێوەیەکدا ڕێژراوە کە باسی تەوزیعکردنی دەسەڵاتەکانەکە کە ئەمە خۆی لە خۆیە مانای ئەوەیە کە زیاد مەیلی بەرەولای جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی ئیداریە هەیە. لامەرکەزی بۆ ڕێخستنی کاروباری ئیداریە. لە ئێستادا سیستەمی لامەرکەزی وڵاتانی پێشکەوتوو بەکاری دێنن بۆ گەشەسەندن و خزمەتکردن و زیاتر بەرپابوونی دیموکراسیەت. هەنی پرسیەکە هەر کەس و لایەنێک کە پشگیری کرد ئەبێ ئێمەش پشگیری بکەین لەبەرەوەی پرسێکە کە خزمەت بە خەڵکەکە، خزمەت بە وڵاتەکە، خزمەت بە گەشەسەندنی ئابووری و ئیداری و هەروەها خاڵێکی کەی پۆزتیڤی پرسی لامەرکەزیەتی ئیداری ئەوەیە کە ڕۆتین کەمەکاتۆکەوا لە خەڵکەکە کە بە شێوەیەکی ئاسان کە بە شێوەیەکی ئیسراحەت بتوانن مامەڵە ئیدارەکانیان بەڕێ بکەن. دابشکردنی دەسەڵات لە حکوومەتی مەرکەزیەوە بۆ حکوومەتە خۆجیەکان و وەرگرتنی لامەرکەزی دەبێتە بنەمای بەروپێشبردننی پارێزگاکان و بنیاتنانی پرۆژەی خزمەتگوزاری زیاتر. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.